ئایا خزمەتگوزاری تەندروستی تایبەت بە ئافرەتان و منداڵان لە کوردستاندا لە چه ئەستێکدایە و بەرچاوترین کەم و کوڕەکانی ئەم دوو سێکتەرە کامانن؟ ئایا ئەو هەموو نەشتەرگەریەی لە کاتی منداڵبوون بۆ ئافرەتان دەکرێت حاڵەتێکی ئاساییە یان جۆرێکە لە خراپ مامەڵەکردن و هەڵخەڵەتاندن لە بواری تەندروستی ئافرەتان؟ ئایا تەندروستی منداڵی کورد لە ئێستادا لە چه ئەستێکدایە و دیارترین هەڕەشە و مەترسیەکانی بەردەم تەندروستی و ژیانی منداڵ بریتین لە چی؟ ئایا کلینیک و نەخۆشخانەکانی تایبەت بە منداڵان لە کوردستان بەپێی پێوەرە جیهانی و مرۆییەکانە یانیش مایەی تێبینی و قسە لەسەرکردنە؟ تەندروستی ئافرەتان و منداڵان لە کوردستان دەبێتە تەوەری ئەم جاری بەرنامەی ژیانی ئێمە بە میوانداری پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید و پسپۆڕی نەخۆشیەکانی ئافرەتان دکتۆر ژیان ئەحمەد جۆڵا. ژیانی ئێمە شەوی پێنجشەممە کاتژمێر 8:05